بۆ ئاسانکاری پێشکەشکردنی خزمەتگوزاری گەشتیاری بە گەشتیاران ئەمڕۆ ئێمە پاش ئەو دیدارە کردنەوەی پرۆژەی 100 مێز و کورسی گەشتیاری لە لای تونێلی پێشڕە و لەسەر ئەزمڕ و گۆیژە کە ئەمە کورسی مێزە بۆ حەوانەوەی گەشتیارانە. مێز و کورسیەکان 8 کەسی 4 کەسی 3 کەسیەکە وەکو هەنگاوێکی خزمەتگوزاری بە گەشتیاران دەست پێ دەکەین و ئەو پرۆژەیە قۆناغی دووەمی ئێستا لە چەمی سمۆرە لە قەرەداغ و لە گۆڵەی پێنجوێنە و لە قەڵاتزە و ڕانیە و بەشێکیش ئەو کورسی مێزانە ئێستا لە دوکان تەواومان کردو. ئەمە وەکو خزمەتگوزاریە کە ئەم پرۆژانە خزمەتگوزاری ئاو WC و کورسی و مێزە هەر شوێنێک بە پێی تایبەت ئەوەی گۆڵێ قادرمەی تایە کە شوێنەکەی سەختە لەگەڵ WC و دابینکردنی ئاو توالێت و ئەوانەیە بۆ گەشتیاران هەنگاو بە هەنگاو هەوڵەدەین لە داهاتووە بە پێی هەبوونی بوجە پرۆژەی گەورەتریش جێبەجێ بکەین.